کردنەوەی پەرستگەی گەورەی هیندۆسەکان لە دووبەی تووڕەیی و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لێکەوتەوە. ئەوەش لە کاتێکدایە کە ئیمارات بە تەواوی ئەو کوشتن و سووتاندنەی مزگەوت و شوێنە گشتیەکانی مسلمانانی هیندستان پشتگوێ دەخات کە لە ژێر سایەی حکومەتی پەڕگیری هیندۆسی ناریندرا مۆدی سەرۆکوەزیرانی هیندوو سەرۆکی پارتی بەهاراتیا جاناتای ڕەگەزپەرست بەڕێوە دەچێت. لاپەڕەی باڵیۆزخانەی هیندستان لە ئیمارات بە بڵاوکردنەوەی وێنەی پەرستگاکە ئەوەی بە موژدەی خۆش بۆ کۆمەڵگەی هیندی ناو بردوو. ئاماژەی بەوەدا کە وەزیری پێکەوە ژیان و لێبوردەیی ئیماراتی شێخ نەهیان بن مبارەک ئالی نەهیان و باڵیۆزی هیندی لە ئیمارات سنجای سۆدهێر لە کردنەوەی پەرستگاکەدا بەشداریان کردووە. باڵیۆزی نیودلهی سوپاسی حکومەتی ئیماراتی کرد بۆ یارمەتیدانی 3,500,000 هیندی لەو وڵاتەدا. ڕۆژنامەی گۆڵف نیوزی ئیماراتی ڕایگەیاند نزیکەی 200 کەسایەتی لە نەژادە جیاوازەکان و بەرپرسا باڵا دیبلۆماسیەکان و ڕێبەری دینیەکانی دیکە لەو ئاهەنگەدا بەشدار بوون. کردنەوەی ئەو پەرستگە هیندۆسیە تووڕەییەکی بەربڵاوی تۆڕە کۆمەڵایەتیەکانی لێکەوتەوە و نووسەران بە درێژی باسی ئازاری مسلمانانی هیندستان دەکەن. کردنەوەی ئەو پەرستگەیە بە بریندارکەری هەستی ئەوان لە قەڵەم دەدەن و بە پاداشتی ڕەگەزپەرستانی نیودلهی ناو دەبەن لەسەر چەوساندنەوەی مسلمانان. بانکخواز محەممەد ئەسسەغیری بڕیاردەری لیژنەی ئاینی پێشووی پەرلەمانی میسر دەڵێت لە کاتێکدا هیند بە خراپترین شێوە مسلمانان دەچەوچێنێتەوە و مزگەوتەکانیان دەڕوخێنێت و ڕێگری لە نوێژ خوێنان دەکات بۆ سەردانیان، ئیمارات گەورەترین پەرستگەی هیندۆسی لە شاری دووبەیدا دەکاتەوە کە 16 ملیۆن دۆلاری تێچووە و ڕووبەرەکەی 2300 مەتری چوارگۆشەیە و زیاتر لە 1000 کەس دەتوانن تێیدا کۆ ببنەوە. وەک بڵێ ئەم کارە تەنیا بۆ بریندارکردنی هەستی مسلمانان ئەنجام دراوە. توێژەر ئەحمەد سولەیمان عومەری دەڵێت لە کاتێکدا هیند پەرە بە چەوساندنەوەی مسلمانان دەدات، ئیمارات بە ناوی پێکەوە ژیان و لێبوردەیەوە پەرستگەیان بۆ دەکاتەوە کەچی لە شوێنانی تر بە ناوی پاراستنی بەرژەوەندیەکانی بەشداری لە تاوانی وێرانکردنی ئومەتی ئیسلامیدا دەکات کە هاوپەیمانەتی ئیسرائیل بۆ لێدانی فەلەستینیەکان لووتکەی تاوانەکانیەتی.